لە بەشێکی گۆڕستانەکانی هەرێمی کوردستان مردوو بە پێچەوانەی قیبلە نێژراون، ئەمەش لیژنەی فتوای بەدەنگهێناوە. لە کەرکووک کتێبێکی نوێ لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراق لەسەر تاوانەکانی ڕژێمی بەعز دراوەتە قوتابیان لە نوێ بە چاپکراوە، بەڵام بە هیچ شێوەیەک باسی ئەو نەهامەتیانەی نەکردووە کە بەسەر گەلی کورد هاتووە. سڵاوتان لێبێت. مەترسیەکانی ئەو ماددە ڕەشە ترسناکەی لە چەندین شوێنی پارێزگای سلەیمانی بڵاو بۆتەوە لەلایەن چەند ڕێکخراوێکی ژینگەیی گەیاندرایە داواکاری گشتی، چونکە لە ماوەی نزیکەی 20 ڕۆژی ڕابردوو ڕشتنی ئەو ماددەیە کە تا ئێستا هیچ کەسێک نازانێت چیە لە زیاتر لە 10 شوێن ڕژێندراوە. پەیامنێری 964 لە بەردەم داواکاری گشتی سلەیمانی هاوڵاتێکی ئاژەڵداری بینی، ئەویش چیرۆکی مرداربوونەوەی سێ سەرگامێشی لەناو ئەو ماددە ڕەشە بۆ جێڕایەوە. هاوڵاتیەکە خەڵکی گوندی کانی گۆرانی نزیک مێرگەپانە و دەڵێت ئەو ماددەیەی گامێشەکانمی تێدا مرداربوونەوە بریتی بووە لە تێزابوو نەوتی ڕەش، زیانەکانیشی بە 21 ملیۆن دینار خەملان، جگە لە زیانی ئەو دەستکەوتە ماددەی کە ڕۆژانە لە شیر و ماستی گامێشەکان دەستی ئەکەوت. لای خۆشیەوە نەبیل موسا سەرۆکی ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق و کوردستان بۆ 964 ئاشکرای کرد بڵاوبوونەوەی ئەو ماددەیە ماوەی 15 ساڵە بەردەوامە. ئەمەش تەنیا لە سلەیمانی نییە، بەڵکو لە هەولێر و دوهۆچیش هەیە و پاشماوەی کارگە و پاڵاوگە یاساییەکانن. وتیشی پێشتر شارەوانی شوێنی بۆ فرێدانی ئەو ماددەیە دیاری کردهبوو، بەڵام بەهۆی پڕبوونەوەی شوێنەکان ئێستا ئەو تانکەرانە لەو شوێنانە دەیڕێژن. ئەمەش پێویستە لە ڕێگەی یاساوە چارەسەری بۆ بکرێت بۆ ئەوەی سەرچاوەکانی ئاومان بە پارێزراوی بمێننەوە. ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆش و نەهات بوو بۆ کرێکارانی کوردی ڕۆژهەڵات. یەکێکیان لە هەولێر گیانی لەدەستدا و دووهەمیشیان لە سلێمانی لە دوێنێوە لەسەر باڵەخانەیە کەوتۆتە خوارەوە و ئەمڕۆ تەرمەکەی دۆزراوەتەوە. ئەوەی هەولێر کرێکارەکە لە یەکێک لە پاڵاوگەکان کاری کردووە و بە قسەی سەرچاوەیەکی باڵای پزیشکی دادی پێچێت بە مردنێکی ئاسایی گیانی لەدەستدا بێت. بەڵام ئەوەی سلێمانی لە نهۆمی حەفدەمی پرۆژەی ئیڤێنتی تاوەر لە کاتی کارکردن کەوتۆتە خوارەوە و گیانی لەدەستداوە. عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی بە 964 وت کەم تەرخەمی گیان لەدەستدانی ئەم کرێکارە بەهۆی نەبوونی چاودێری کردنەوە بووە، هیچ کەسێک لێی نەپرسیوەتەوە کە بۆ دیار نەماوە. ئاشڕێز سبەی بەنیازن بچن کەشف و پشکنین بۆ شوێنی ڕووداوەکە بکەن بۆ ئەوەی زیاتر لە هۆکاری گیان لەدەستدانەکەی بزانن. جاوەرە موسڵمان بیت و پڕ بە ساڵەکانی تەمەنیشت نزا و پارانەوەت بۆ خودای گەورە کردبێت و دڵی هیچ کەسێکیشت لە خۆ نەڕەنجاند بێت، کەسی کەماڵ ئاواییت لەو ژیانە کرد گۆڕ هەڵکەنەکان بە پێچەوانەی شەریعەت ڕووە و قیبلە نەتنێژن. ئەمە ئەو کێشە و گرفتەیە کە بەشێکی گۆڕستانەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە و بۆ ئەمەش ئەنجومەنی باڵای فتوای هەرێم وەدەنگ هاتووە. چەندین تێبینی و ڕەخنا لە سەر سەرپەرشتیاری گۆڕستانەکان و گۆڕ هەڵکەنەکان گەیشتۆ تا ئەنجومەنی باڵای فتوا و ئەویش دوای پشتڕاستکردنەوەی بابەتەکە نووسراوێکی فەرمی بۆ وەزارەتی شارەوانی کردووە کە نابێت چیتر گۆڕ هەڵکەنەکان بە هەوەسی خۆیان مردوو بنێژن، بەڵکو دەبێت پابەندی شەریعەتی ئیسلام بن. دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەی وتەبێژی یەکێتی زانایانی ئاینی ئیسلام کە ئەنجومەنی باڵای فتوا بەشێکی یەکێتیەکەیانە بە 964 بت ئەم حاڵەتە بەربڵاوە لە بەشێکی گۆڕستانەکانی هەرێم بە تایبەتیش هەولێر. وتیشی ئاینی پیرۆزی ئیسلام بە زیندوی و مردویی ڕیزی تایبەتی لە مرۆڤ گرتووە کە دەمرێت لە دوای شۆردن و کفنکردن و نوێژ لە سەریکردنی پێویستە ڕوە و قیبلە بنێژرێت، بەڵام گۆڕ هەڵکەنەکان ئەم کارە بە پێچەوانەوە ئەنجامەدەن. ئەمەش کارێکی ناشەرعیە. لە کاتێکدا زۆرینەی تاوانەکانی ڕژێمی بەعسی ڕووخاو دژ بەگەلی کورد بووە، کەسی وەزارەتی پەروەردەی عێراق لەو کتێبە نوێیەی کە خستوویەت هێنا و پرۆگرامەکانی خوێندن بە 1.6 باسی نەهامەتیەکانی کوردی تێدا نەکردووە. کتێبە نوێیەکە بە ناونیشانی تاوانەکانی بەعسی لە ناوچوو واتە جەرائم حزب البەعث البائد کە پرۆگرامی خوێندنی پۆلی چواری ئامادەیە و ئەم ساڵ لە نوێوە خستوویەتە بەردەم قوتابیانی ئەم پۆلە. ئەمەش چالاکوانێکی کوردی لە کەرکووک تووڕە کردووە بەهۆی پشتگوێ خستنی هەموو ئەو نەهامەتیانەی بە سەرگەلی کووردا هاتوون.
کاروان شەهید عەدۆ کوڕە شەهید و چالاکوانێکی دیاری بواری ئەنفال و جینۆسایدە بە 1964 ورد کتێبەکەی بینیوە و خوێندوویەتەوە لە 96 لاپەڕە پێکاتوە جێگەی داخە کە تەنیا لە یەک لاپەڕەدا زۆر بە کورتی باس لە ڕاپەڕینی ساڵی 1991 کراوە و هیچ ئاماژەیەکی شایستە بەو کارە سات و نەهامەتیانەش نەکراوە کە بە درێژایی مێژوو بە سەرگەلی کووردە هاتووە. بە قسەی کاروان کتێبەکە زۆرتر جەختی لەسەر ئەو تاوانانە کردوێتەوە کە بەرامبەر بە پێکهاتەی شیعە ئەنجام دراون، بەڵام دەڵێت قوربانیەکانی کوردیش هیچی لەوان کەمتر نییە بەڵکو زیاتریشە. کاروان تێبینی ئەوەشی کردووە کە لەسەر کتێبەکە بە هیچ شێوەیەک ئاماژە بە ناوی هیچ کام لە نووسەران، دیزاینەرەکان، هاڵاتنەکان نەهاتووە. دەڵێت ئەمەش جێگەی پرسیارە. لە هەوڵێکدا پەیمانگایەک خوێندنی کرد بە خۆڕایی بۆ قوتابیان یاخود بۆ خوێندکاران لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە بە تایبەتیش ئەوانەی ئەو قوتابی خوێندکارانەی کە سوکاری قوربانیەکانی چیمیابارانن. ئەمڕۆ ئەم هەواڵەمان کارمان لەسەر ئەم هەواڵە کردووە کە پەیمانگاکە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدانی هەڵەبجە پێشنیارەکەی کردووە. کاروباری شەهیدانیش لەگەڵ نوێنەری پەیمانگاکە سەردانی پارێزگاری هەڵەبجەیان کردووە و دڵخۆش بوونە بەو هەوڵا بەو دەستپێشخەریەی کە پەیمانگاکە کردوویەتی. دیارە پەیمانگاکە پەیمانگای تەکنیکی پیشەیی هەڵەبجەیە، ئەڵێ خوێندنی کردوتە خۆڕایی جگەلەوەش ساڵانە 12 کورسیشی بە شێوەی خۆڕایی بۆ کوڕ و کچی تاقانەکانی چیمیاباران و بریندارانی چەکی چیمیاوی لە سنووری پارێزگای هەڵەبجە دابین ئەکات. هەر ئەوەش نام ئەڵێ داشکاندن بە ڕێژەی لە سەدا 20 لە کرێی خوێندن لە پەیمانگاکەیان بۆ براو خوشی کە سوکاری شەهیدانی سنووری پارێزگای هەڵەبجە جێبەجێ ئەکات. ئەمە شتێکی دڵخۆشکەرە کە بابەتێکی لەو شێوەیە ڕوو لە هەڵەبجە ئەکات بۆ خزمەتکردنی قوربانیەکانی. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.